بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزانی من سڵاوتان لێبێ لە هەر شوێنێکن، هیوادارم کە تەندروست بن. با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێواری سلێمانی دەست پێ دەکەین. ئەمڕۆ گفتوگۆیەکی ئافرەتانە ئاکەین. میوانێکی تایبەتم هەیە، پاش ناوەڕێک لەگەڵ میوانەکەم لەگەڵتان دەبین و دەست بە پرۆگرامی ئێواری سلێمانی دەکەین. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادێکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت، چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت. وەک پێشتر باسم کرد تەوری ئەمڕۆمان تایبەتە، ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ ئەمانەوێت لەگەڵ میوانەکەم گفتوگۆ بکەین لەسەر ڕێکخراوەکانی ئافرەتان و کارەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان لەقی دەوروبەر، بزانین کارەکانیان چۆنە و لە چه ئاستێکدایە، چیان کردووە بۆ ئەوەی کە تونند و تیژی لە ناو ئافرەتان و دژی ئافرەتان بەرەو کەمبوونەوە بڕە، پرۆژەی ئەوان چیە و ڕێکاریەکانی ئەوان چۆنە. گفتوگۆیەکی تەواوەکەین لەسەر ئافرەتان. هیوادارم بینەری پرۆگرامەکە بن بە میوانداری خات و هێشودارە کە بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستان. زۆر زۆر بەخێرێت. زۆر سوپاس دەکەم. خۆشحاڵم کەمڕۆ لەگەڵمای. خۆشحاڵترم کە لە کەناڵی سلێمانی لەگەڵێەوە ئامادەبم. سڵاو بۆیەوە، سڵاو بۆ هەموو بینەرانی کەناڵی سلێمانی. زۆر بەخێر بیت، زۆر خۆشحاڵین. ئێمەش خات و هێشو دەکرێت سەرەتایەک من عادەتەن لە بەرنامەکانە پێم خۆشە سەرەتا میوانەکە باشتر خۆی بناسێنێت بۆی بینەران و باڵێن بینەرانی ئێمە بزانن کە و میوانی لە لای ئێمەیە کێیە و ئیشەکەی چییە و باشتر بینەسن. زۆر باشە. من ناوم هێشودارا سەلیمە، بەرپرسی ئەنجومەنی دەوروبەری سلێمانی یەکێتی ئافرەتانی کوردستانم. ئێمە وەکو لقی دەوروبەر تقریبان 3 مانگە وەکو ئەنجومەنی تازە دەست بەکار بووین. کۆمەڵێک وەکو ئەنجومەنی وەکو ستافی تازە کۆمەڵێک بەرنامە و پرۆژەی تازەمان هەیە. وەکو داریش ئێمە ناوەکەمان بەخۆیەوێتی یەکێتی ئافرەتان لە هەر شوێنێکی دنیا هەبێ کار لەسەر کەیسی ئافرەتەکە، کار لەسەرە و توندوتیژیاناوە ئەو قورساییاناکە کە ڕوبەڕووی ئافرەتان دەبنەوە لە هەر سێکتەرێکا بێت، لە هەر بوارێکدا بێ. بۆ چکاوێمی ئافرەتیش هیچمان لە پیاوان کەمتر نییە. هەردووکمان لە هەر ڕوویەکەوە بێ یەکسانین. بۆیە ئێمە لەسەر و سێکتەرانە کار دەکەین کە ئافرەتانیش بابێنە پێشەوە وەکو پیاوان بەشدارێکی کارایان هەبێ لە هەر بوارێکدا بێت. بێکمان زۆر خۆشحاڵم. زۆر سوپاس دەکەم. پێوەی سەرکەوتنتان بۆ خوازم. ماوەیەکی کەمە دەستان پێ کردووە، هیوادارین کە پرۆژە گەلێکی زۆرتان هەبێت. بەتەکید کۆمەڵێک بەرنامە و پرۆژەی زۆرمان هەیە و بەرنامەکانیشمان دەست پێ کردووە. کۆمەڵێکیمان جێبەجێ کردووە و بە بەردەوامیش ئێمە کارەکەین. ئێمە پرۆژەی 6 مانگی دانین. تقریبا ئەوە لە 3 مانگی دەست بەکاربوونماندا کۆمەڵێک لەو پرۆژانەی کە دامان ناوە جێبەجێمان کردووە و ئەوەندەی کە ماوە لە ماوەی 3 مانگی تردا جێبەجێ ئەەکەین و دواتر کۆمەڵێک بەرنامە و پرۆژەی تازەتر دانین. زۆر باشە. یەکێتی ئافرەتانی کوردستان لە مێژووی ئێمەدا با بڵێن خاوەن زۆرترین مێژووی دامەزراندنە، خاوەنی یەکەم با بڵێن ڕێکخراوی ئافرەتان بۆ کە دامەزرا و کاری کردووە لەسەر کەیسەکانی ئافرەتان. پێتان وایە لە ئێستادا کارەکانیان جیتموحی ئێمە؟ بەتەکید ئەتوانم وا بڵێم لەبەرەوەی کاری زۆر زۆر باش کراوە. وەک یەکێتی ئافرەتان ئەگەر ئێمە
سەرنج بدەین کۆمەڵێک کاری باش کراوە، کۆمەڵێک کاری باش لەسەر کەیسەکانی ئافرەت لەسەر بەرەو پێشچوونی ئافرەتان کراوە. ئەمە ئەگەر سێریکەین ئەمە کۆمەڵێک ئافرەتان کۆمەڵێک پلەپۆستیان وەرگرتووە کە لە جاراندا ئەمانە بۆ ئافرەتی قورس بۆ ئەمانە وەرگرێت. بۆ نمونێمە ئافرەتمان هەیە وەزیرە ئافرەتمان هەیە، سەرۆکی پەرلەمانە ئافرەتمان هەیە، ئەندامی پەرلەمانە لە زۆربەی دنیاشدا ئەگەر سێرکەین ئافرەتمان هەیە سەرۆکی وڵاتێکیشە وە قیادەیەکی زۆر باشی شەکەن. یان ئەگەر سێریکەین لە غێری ئەمانەیە لە دەستگا حکومیەکاندا سیر بکەین ئافرەتان بەڕێوەبەرن، قیادەیەکی باش ئەکەن، یان ئەگەر جاران سێرکەین لە ڕاگەیاندندا بەشداریکردنی ئافرەتان بە 50 ژمێردرا. ئێستا ڕێژەیەکی زۆر بەرچاو لە ئافرەتان کامە زەختی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە بە تایبەتی ڕێکخراوی یەکێتی ئافرەتان کە بەبەردەوام کاری کردووە لەسەر ئەو کەیسانە و بەبەردەوام هەوڵیدا و ئافرەتان لە هەر بوارێکدا بێ دەرکەون، لە هەر بوارێکدا بێن نەشاردرێنەوە بەرەو پێش بچن، لە حیزبیەکان ئافرەتان فەرامۆژ نەکرێن، پلەیەکی باش وەرگرن. باشە پێت وایە کە بەڵێن لە هەرێمی کوردستان باس بکەین هاتنە پێشەوەی ڕێژەیەکی بەرچاو بەچاو پێشترە کە ئافرەتان لە بەرچاودا لە کای سیاسیە، لە کای ئیداریە، لە هەر کایەکە کە پێویست بێت دێنە پێشەوە جێی تموحە یا هێشتا ماوێتی و پێویستە زیاتر بکرێت؟ ڕێژەیەکی بەرچاو هاتوۆتە پێشەوە، بەڵام لە جێی تموحی ئەمە نیە، لەبەر ئێمە ئەمانەوێت زۆرترین ڕێژەی ئافرەتان لە هەموو بوارەکاندا بەشداریکەن، ئیتر بواری سیاسیە، بواری حیزبیە، بواری کۆمەڵایەتیە، لە هەر بوارێکدا بێ ئێمە کار لەسەرەوەکەین کە زۆرترین ڕێژەی ئافرەتان بەشداری بکەن. ئێمە ئەسڵا حەزەکەین وای لێبێت ئافرەت و پیا و بەرامبەر یەکتر، یعنی یەک ژمارە بێ، نۆک ڕێژەی پیاوان زیاتر بێت لە پەرلەماندا، ئەمە باسی پەرلەمان دەکەم، یان ڕێژەی پیاوان زیاتر بێت لە دەستگا حیزبیەکاندا. ئەگەر سێریکەین بۆ نمونێسا لە دەستگایەکی حیزبیدا لقێک کە بۆ نمونە بەرپرسێکی لقێک دانرێ بە دوو بەرپرسی لقەکان ئافرەت بنوانە کاتە پێویستە زیاتر ئاڕۆڵە. بێگومان ئەمە دوولایەنەش بێڕەنگە ئەگەر چی پێویستەکە لایانی پەیوەندی جار زیاتر گرنگی بەو بابەتە بدات بۆ نمونە کە سوپاس بۆ خۆیانی بەڕاستی ئەوەش هەبووە کە وەک خۆت پێشتر باس کرد کۆمەڵی ئافرەتمان هەیە کە لە شوێن و پێگەی دیارن، بەڵام پێویستە ئافرەتانیش خۆیان زیاتر هەوڵ بدەن. فعلەن ئێستا هەر ئیشێک کە تۆی کەی بۆ نمونە ئێستا من داکۆکی لە مافی ئافرەتەکەم، بۆ نمونە کەیسێکێتە لا من داکۆکی لە یەکەم، بەڵام ئەوەندەی کە خۆت ئەتوانی داکۆکی لە مافەکانی خۆت بکەی، ئەوەندەی کە خۆت دەتوانی مافەکانی خۆت دەستەبەر بکەی بە دڵنیاییەوە کەسی بەرامبەر ناتوانێت ئەوەت بۆ بکە. خۆ من داکۆکیت لە یەکەم، من چیت بێ بۆتەکەم، بۆ نمونە تۆ کێشەیەکت هەبێ من نەتوانم بۆ چارەسەرکەم لە ڕێگەی پارێزەرەکان بێ، لە ڕێگەی توێژەری کۆمەڵاتی بێ، لە ڕێگەی دانیشتن بێ لەگەڵوانە، بەڵام دوجار ئەوە تۆ خۆتی کە ئەتوانی ئیلحاح لەسەر بەدەستهێنانی مافەکان. ئەتوانین بڵین ماف ئەسێندرێت بەدەست نایێت؟ ماف بەڵێ ئەبێ بیسێن کە مافێکم لای تۆ بوو ئەبێ لێت وەرمەوە نەکداوە بکەم بمەیتەوە. ئێستا بەداخەوە زۆربەی زیادبوونی ئامارەکانی تونند و تیژیش ئەوەیە کە داوای ئەو مافە ئەەکەیت ئەبێ بمەیتەوە، چکار لەلایەن ڕێگەزی بەرامبەرەوە ئەو مافە زەوت کراوە، ئەنجا ئافرەتێک چاوی کراوە. ئێستا سۆشەل میدیا بەرەو پێشەوە چووە، کەناڵەکانی ڕاگەاندن بەرەو پێشەوە چوون، داوا ئەکاتەڵێ مافەکەم بەرەوە جاری واشێتی کۆمەلگاش پێ قبول ناکرێ دوجار بەداخەوە. بەڵام ئەگەر مافەکە لە چوارچێوەی بابڵێن دابوونەریت و ئەو بابەتە کۆمەڵایەتیانە بێت کە کۆمەلگاکەت پێخۆشە ڕەنگە زۆر ئەو خستر نەناوەنیە، بەڵام کاتێک کە تۆ داوای مافێگەکەی کە کۆمەلگاکەت قبوڵی نییە یان خانەوادەکەت قبول نیە، ئەمە لەوانەیە ببێتەوە کارێکی تونند و تیژی. باش لە کوردستان بمانەوە نەمانەیە تونند و تیژی دیش بە ئافرەتان زۆرە، ئیتر ساڵ بۆ ساڵ کەم و زیاکات، ئیتر ئەویان ئەکەوێتەوە سەر ئەو ساڵی کە تێداژین. بەڵام پرۆژەتان چیە ئێوە بۆ کەمبوونەوەی ئەو تونند و تیژیانی کە بەرامبەر ئافرەتان دەکرێت؟
بەڵێم بەداخەوە زۆر بەداخەوە لە ئێستادا ئەم ساڵ بە تایبەتی ئامارەکانی تونند و تیژی ڕووی لە هەڵکشان کردووە ئەویش کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵێک هۆکاری لە پشتە ئەگەر بکرێ من باسی هۆکارەکان بکەم بە کورتی ئەگەر ئێمە سێری بکەین ململانە سیاسیەکان ناسەقامگیری سیاسی هەنێجار تونند و تیژی دروست دەکات یان بۆ نمونە باری دارایی تونند و تیژی دروستەکە بەداخەوە بۆ نمونە ئێستا هەنە خێزانمان هەیە بۆ نمونە من خەڵکە ناسم کچێکە چەندێکە جامیعەی تەواو کردووە و هەوڵێکی زۆری داوە بەڵام هاوسەرگیری کرد و هاوسەرەکەی ڕێگەی پێ نادا کە ئیش بکات لە دەرەوەڵێ نەخێر ئافرەت و ماڵیان وتووە ئافرەتانە بێ ئیشی ماڵ بکەن ئەمە جۆرێک لە چی دروستەکە جۆرێک لە تونند و تیژی دروستەکە خۆ تیژی بەسەوە نیە بە چەکە و بچیتە کەلیمەیە وشەی کە زۆر ناخۆشە بەرامبەر کەسەکە بەکارێنی ئەبێتە تونند بەڵێ جاری وایە ڕێگریەکی لێ بکە ئێستا تۆ مافێکە لێوسن مافێکە بەڵێ لێی زەوت کراوە یان هەنێ جار بەداخەوە ئەمە من زۆر بەداخم کە ئەماڵێم تێکەڵبوونی کللتوری بێگانە لەگەڵ کللتوری خۆمان کە ئێمە وەکو کورد وەکو نەتەوەیەکی مسلمانی کللتورێکی تایبەت بە خۆمان هەیە کللتوری بێگانە تێکەڵاو بە کللتوری ئێمە بۆ نمونە لە کەناڵەکانی ڕاگەاندن بەداخەوە هیچ فیلتەرێک نییە وەزارەتی ڕۆشنبیری هیچ فیلتەرێکی ناوە بە کەناڵەکانی ڕاگەاندن ئەنواع مسلسلاتی تورکی و ئەژنەبی و عەرەبیدا بەزێندرێت و هیچ فیلتەرێکی نییە و وای کردووە کە ئافرەتان کۆمەڵێک شتی لێوەرەگرن و لە کۆمەڵگەی ئێمە قبوڵ نەکراوە ئەمە ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە تونند و تیژی بەرامبەر بۆ ئافرەتە دروست بکرێت ئێمە وەکو ڕێکخراوەکانی وەکو ڕێکخراوی ئافرەتان ئەتوانم بڵم کۆمەڵێ پرۆژەمان هەیە لە ڕێگەی سیمیناراتەکانمانەوە لە ڕێگەی کۆڕەکانمان لە ڕێگەی سیمیناراتەکانمان کە یەکەین کارێکی داواکارین کە ئەم تونند و تیژیانە یعنی لە سیمینارەتەکانە داواکەین ئافرەتان مافیان هەیە ئەمە مافرەتی ئەمە پێگەیەتی ئەبێت ئەویش ماف و پێگەی خۆی وەرگێت لە ڕێگەژی بەرامبەر ئەو بپرسم باسی کەناڵەکانی ڕاگەاندن و با بڵێن ئەو فیلمانەت کرد کە فیلمی بیانین یان ئێمەنینی کوردنین بۆچی هاوڵاتی ئەوەندەی بینەری فیلمێکی با بڵێن غیر کولتوری خۆمانە ئەوەندە بینەری فیلمێکی خۆمان نییە کە لەگەڵ دابوونەریتی وڵاتەکەی خۆتە بەپێی ئەو دابوونەریتی کە هەتا فیلمەکە بەرهەم هاتووە هۆکاری ئەمە چییە؟ بەداخەوە زۆرینەی ئافرەتانن کە بینەری و فیلمانە ڕێک فعلەن زۆرترین بینەری ئەو مسلسلاتە ئەژنەبی و تورکی و عەرەبی و ئەمانە ڕێژەیەکی بەرچای ئافرەتان پیاوان کەمتر متابعەیەکەن هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیریە ماتاوەکو ئێستا پلانی نییە بەرنامەی نییە چوار مسلسلی کوردی چوار درامایی بە پێزی کوردی بەرهەم بهێنێت کە بینەری کوردی جارێکی تر ئاشکاتەوە لەگەڵ تیڤیەکان جارێک تر ئاشتی کاتەوە لەگەڵ درامای کوردی ئێستا بۆ نمونە جاران بەبیرمێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا دراما کوردیەکانێکرا خەڵک ئەوەندە بە تامەزرۆوە ئەوەندە مشتاق بێ خواخوامان بوو ئێوارەیەکی تر زووتر بێتەوە سەری دراما کوردیەکان بکەین و بەم شێوازەی ئێستاژ نەبوو خەڵک زۆر سەری کردبێتە سەر مسلسلاتی ئەژنەبی لەبەرەوە بەڕاستیەوە منێ گەڕێنمەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری کە هیچ بەرنامە و پلانێکی نییە بۆ ئەوە ڕۆڵی ڕێکخراوەکانی ئافرەتان چییە لە با بڵێن ئەو تونند و تیژیانەی کە بەرامبەر ئافرەتانەکرێت؟ بەڵێ ڕێکخراوەکانی ئافرەتان ئەگەر ئێمە بین باسی ڕۆڵی ڕێکخراوەکانی ئافرەتان و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بکەین هەمویان بە عام کاریگەریان هەبووە لە کەمکردنەوەی تونند و تیژی بەڵام جۆرێک لە بڵێم بەرەو پێش دوچوون هەیە یعنی ناهێڵن کارەکان بەرەو پێش بچێ ئێستا پێت دەڵێم بۆچی ئێستا بۆ نمونە
بۆک ئێمە وەکو ڕێکخراوی کێتی ئافرەتان کۆمەڵێک پەیڕە و پرۆگراممان هەیە و کۆمەڵێک بەرنامەمان هەیە و بڵاوی دەکەینەوە بەڵام دوجار سیر دەکەین سێری میدیاکانمان دەکەین بەرنمەیەکی تری پێ پەروەردە بەرنمەیەکی تری پێ سیاست بەرنمەیەکی تری پێ مزگەوتەکانمان بەرنمەیەکی تری پێە کەواتە ئەمەوا ئەکات چی بکات ئەمەوا ئاکات کە ئەو بەرنمەی کە من پێمە پاشەکشە بکات و نەتوانم وەکو خۆی جێبەجێ بکەم یان بۆ نمونە من سیمینارێکەکەم لەسەر کەمبوونەوەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان و هاوار دەکەم و تکایە بە ئەم بەرەنگاربوو ئەم توندوتیژیانە بەرامبەر بە ئافرەتان نەکرێ بەڵام دوجار سیر دەکەم هیچ دەعمێکت نییە بۆ نمونە میدیاڵیت لەواچێ لە بەرنمەیەکەوە بەڵام دواتر پرۆگرامەکان دەگۆڕن لە کەناڵێک لاچە پشتگیری بکات لە کەناڵێکی تر بە شێوازێکی ترە چکگەر ئێمە سێریکەین لە کوردستان کۆمەڵێک میدیاکان کە ئەمانە میدیا حیزبیەکانە و کەناڵی ئیسلامیەکانە کەناڵی حیزبیەکانی ترە هەمویان هەر یەکان میدیای خۆیانێت تۆ لاچە لە میدیایەکەوە ئیعلان بۆ بکەی بەڵام لە یەکێکی ترەوە دژایەتیت بکرێتەوە یان لە مزگەوتەکانەوە کە ئیعلانەکرێت دژایەتیت بکرێتەوە یان لە سیاسەتەوە کە ئەیکەن دژایەتیت بکرێتەوە لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک کۆکارن کە نەتوانن کەواتە پێت وایە پێویستە پرۆژەیەک پرۆگرامێک هەبێت کە بەگشتی جێبەجێ بکرێت بۆ نمونە لە مینبەری مزگەوتەکانەوە مامۆستانی ئاینی بەسپاسەوە بتوانن لە ڕێگەی مزگەوتەکان وا بکەن کە توێژی بەرەو کەمبوونەوە بڕواایە خود لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بە هەمان شێوە مامۆستا لە قوتابیەکانی خۆیەوە دەست پێ بکات یعنی مەرحەلە بە مەرحەلە و سێکتر بە سێکتر ئەم بابەتە پرۆژەیەک بیگرێتەوە ڕێک فعلەن ئێستا گەرەمە سێریکەین ئێمە خۆمان وەکو کولتور وەکو کورد مسلمانین جاری وایە ئەوەندەی مامۆستایەکی ئاینی کە لە ڕێگەی منبەرەکانەوە وتارێکی ئاینی دەدا لەسەر شتێک کاریگەری هەیە باوەڕ ناکەم ئێعلانەوە کاریگەری هەبێ کەواتە مامۆستایانی ئاینی ڕۆڵێکی بەرچاویان هەیە لە کەمبوونەوەی ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان یان کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا ماگەر سێریکەم بۆ نمونە من سەر بە لقی 21م لاوچێ کۆڕێک بکەم لە چوارچێوەی لقەکەی خۆمدا کۆمەڵێک کادر و کۆمەڵێک ئەندامی خۆم بەشداری تێدا بکە لاوچە خەڵکی دەرەوەش بهێنم بەشداری تێدا بکە بەڵام ئەگەر من ئیعلام بێن ئیعلام لەگەڵ ما بەشداری بکات سێرەکەم ئەوەندەی ئەوە کاریگەری هەبووە ئەوکەی خۆم کاریگەری نەبووە بەو شێوازە کەواتە من نەتوانم بڵێ یان مامۆستایان ئێستا بۆ نمونە ئەوەندەی قسەی مامۆستایە کاریگەری هەیە لەسەر قوتابیەک نەدایک نە باوک نە خوشک و برا کاریگەری نییە لەسەری جاری وایە قوتابیە قسەی مامۆستایەک یعنی بە شتێکی ئەوەندە گرنگ دانێت هاوازانەی تر بەڵێ دایکان و باوکان لەکوێی پاڵین کەمبوونەوەی توندوتیژین دژ بە ئافرەتان بە نمونە ئەڵێم بۆ نمونە دایکان و باوکان منداڵەکانیان بەو شێوەیە پەروەردە بکەن کە خوشکەکەشی وەکو براکەی مافی هەیە پێویستە ئەویش ئەو مافی لێ زەوت نەکرێت یان پێ کوڕەکەی وا فێر بکە کە تۆ پێویستە مافی ڕەگەزی بەرامبەرت پارێزراو بکەی مافی لێ وەرنەگری ئەم جۆرە پەروەردەیە ئەگەر لە سەرەتای دروستبوونی منداڵێکەوە دەست پێ بکرێت توندوتیژیش بەرەو کەمبوونەوە ناڕات ئەوە طبعاەوە شتێکی زۆر گرنگ و زۆر ئەساسیە چونکە مناڵێک کاتێکە لە دایکە بێت و وردە بەرەو گەشە و گەورە بوون دەڕات وەکو هەویرێک وای بەدەستی دایک و باوکیەوە چۆنی بێت ئەوەی لێ بەرامێنێت دایک و باوک بە تایبەتی دایکان باوکان چکە بە حکومەوەی زیاتر لە دەرەوەن کاری دەرەوە دەکەن دایکان زیاتر ئیلتیزاماتی ماڵیان هەیە ئەوەندەی ئەوان کاریگەریان هەیە لەسەر پەروەردەکردی منداڵەکانیان کە تاکێکی زۆر باشیان لێ دەرچێت تاکێکیان لێ دەرچێت کە سبەینێ بۆ نمونە کوڕێکە دایکی وا پەروەردەی بکە کچێکیش مافی هەیە وانە وەکو ئەو مافی هەیە وەکو ئەو ئەرکی هەیە سبێنێکە زەواج دەکات مافی خێزانەکەی ناخوات لاچە لە ئیشی ماڵ یارمەتیەدا لە ئیشی دەرەوە یارمەتیەدا ڕێگری لێ ناکات لە کارەکانی دەرەوەی هەم بە هەمان شێوە بۆ کچانیش بە هەمان شێوەگە دایک و باوکێک لەسەر ئەوە پەروەردەی بکەن کە ئەم کچە ئەرک و لە ژیاندا کە تۆ ئەرکێکت هەیە مافێکیشی تێبێت لە بەرامبەریان مافەکەی خۆت وەرگریتەوە کەواتە ئەمانە کۆمەڵێک هۆکارن کە وا ئەکات تاکە گەورە ئەبێت مافەکانی خۆی بەدەست بێنێت سوشال میدیا لەکوێ و توندوتیژیە کە بەرامبەر ئافرەتانەکە و ڕۆژ بە ڕۆژ زیادەکات بەداخەوەم زۆر بەداخەوەم کە ئێستا سوشال میدیای ئێمە من
ئەمە هێنی شخصی خۆمەکەیڵم هەمویان نا بەڵام زۆرینەیان خواخوایانە ئافرەتێک غەڵەتێکی بچووکی لێ دەرکەوێت و گەورەیکەن و تووشی یعنی ئەیبێکی کەن لە ناو کۆمەڵگەی ئێمە کە ئێمە بینی ویشمانە لە ڕێگەی ئینستاگرام بێ لە ڕێگەی فەیسبوک بێ لە ڕێگەی سنەپچات بێ لە ڕێگەی هەر هینێکی سۆشیال میدیا بێ کە بەکارێنرێ بۆ نمونە کچێکمان هەیە مۆدێلە خواخوای نقطەیەکانە لەسەری دەرکەوێت و حەیای بەرینی بە کوردەکەی خۆماوای پێوترێت لە ناو کۆمەڵگەدا حەیای بچێت و وای لێ ئەەکەن یا ئەم ئافرەتە واز لە کارەکەی خۆی بهێنێ یان ئیتر جۆرێک لە جۆرەکان هەوڵ باش شتێکی خراپ بەرامبەر بخۆی بکە یا خێزانەکەی شتێکی خراپ بەرامبەری بڵاوبوونەوەی هەر ڕووداوێکی ناتەندروست لە ناو سۆشیال میدیا بەداخەوە گەورەترین کاریگەری دروست دەکات خۆڕەنگە و هەواڵی بڵاوکرێتەوەوانێ ڕاست نەبێت حاڵەتێک کە خەڵک بەڕاستی بەداخەوە ینی من هەموو جارێت جەخت لەسەرەوەکەم و خۆزگە هەمومان بتوانین هەر ئامێرێک هەر بابەتێک کە بەکاری ئێهێنین بە تەندروستی بەکاری بێنیت بۆچی ینی کەوینە بەداخەوە لای ئێمە هەموو شتێک ئێستا بۆن هەر ئامریکا تۆ بەکارێنی مۆبایلێک کە تۆ بەکارێنی تۆ توانی باش بەکاری بێن و زۆر بە خراپیش بەکاری بێنی بەڵام بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە زۆرترین ڕێژەی خراپی هەواڵانەی کە بڵاوکرێتەوە بە نمونە زۆرترین هەواڵ بڵاوکرێتەوە لەسەر خۆ کوشتن لەسەر کوشتنی بەرامبەر لەسەر ڕووداوە نەخوازرا و بێزراوەکان تا چەند وا ئەکەن کە ڕووداوەکان بەرەو زیاتر ڕێک ئەمانە کاریگەرێکی زۆریان هەیە بۆ نمونەت کەسێکە خۆی نەفسیە نەگەڕێمە سێریکەین تاکی ئەمە زۆربەیان تۆزێ نەفسیەن هیلاکن کە ئەمانە ئەبینێ زیاتر بێتاقەتە بێ زیاتر نەفسیەن کاری تێکات یان هەنێ جار سایکۆلۆژیای کەسەکە خۆی وایە بە شتێکی لەو بابەتانە کەی بینێ بێتاقەتە بێیان کاریگەریەکی زۆری لەسەر دەکا هەنێ جار ئەچێت دووبارەی ئەکاتەوە ئێستا گەرێمە سێریکەین بەداخەوە منداڵان زۆر مۆبایل بەکارێن و ئەمانە دووبارە ئەکەنەوە کەواتە ئەو بابەتانی کە بەکار بڵاو دەکرێتەوە لە سۆشیال میدیا بەداخەوە هۆکارێکی تری زیادبوونی ئامارەکانی توندوتیژی بەداخەوە زۆر جار توندوتیژی هەر بەرامبەر ئافرەتان ناکرێت و پیاوانیش دەگرێتەوە لەلایەن ئافرەتانەوە بە بەسێکی ئەوەش بکەین پێت وایە ئەمە ڕەتفعلە یان ئەمە چۆن بڵێن هۆکارێکە بۆی کە لەبەرگریە تۆ توندوتیژی بکەیتەوە یان پڕبوونە لەو توندوتیژەی کە بەرامبەر ئافرەت دەکرێت بەڕاستی بەداخەوە ئێمە ئەو هەنێ جار ئەوە شەبینین کە ئێمە داوای با من پێشەوەی جوابی پرسیارەکەت بە مۆمێ ڕوونکردنەوە لەسەر شتێک دەم کە ئێمە باسی مافەکانی ئافرەتان دەکەین دەبێ ئافرەت مافی هەبێ بەڵام بۆ ڕادێنە کە تۆ ئیستیغلالی مافەکەت بکەیت بۆ نمونە ئێستا من ئەڵە مافم هەیە منیش ئینسانم بەەوە ناکرێ منیش بڕۆم لە ماڵەوە ئەو مافم بە توندوتیژی بەرانزەوتی کەم و بەرامبەر بە هاوسەرەکەم بەکاری بهێنمەوانێ هەنێ جار بەڕاستی زۆر ناوشیاری من بەداخەوە ئەواڵێم وازانن کە تۆ ئیتر ئازاد بوویت کە ئازادیت پێبەخشرابێ بۆ شازە بەکاری بێنیتەوە نەخێر هەنێ جاریش ڕەتفعلی ئافرەتەکە پڕبوونیەتی لە کەسی بەرامبەری ئەوەندە ناحەقی بەرامبەر کردووە ئەوەندە کۆمەڵێک شتی بینیوە ئیتر ئەمی جارێت هەنێ جار لاواچێ ڕەتفعلێکی باشی نەبێت و بە توندوتیژی بەرامبەر بە ڕێگەزی بەرامبەر کەواتە تۆ لەگەڵ ئەوەیە ئافرەتان لەگەڵ ئەوەی کە مافیان هەیە و نابێ مافی کەسیش زەوت نەخێر دەبێت بەپێی پابڵین پرەنسیپی ژیانی خۆیان بەڕێوە ڕێک فعلەن هیچ کەسێک چۆن ئێمە داواکەین کە منەڵم مافم هەیە نابێت ڕێگەزی بەرامبەرم مافم لێزەوت بکات و مافەکانم لێوەرگێتەوە بە هەمان شێوەژ ڕێگەزی بەرامبەریش مافی هەیە و تۆش نابێت مافەکانی لێوەرگێتەوە کە تۆ داوای ئازادیەکەی بەڵێ ئازادیەکەت وەرگرتووە ئێستا بۆ نمونە بام نمونە لەسەر خۆم بێنمەوە من داوای ئازادیەکەم و ئازادی وەرەگرم بەڵام دوجار نابێم ئازادیە بە توندوتیژی بەرامبەر بە هاوسەرەکەم یان بەرامبەر بە ڕێگەزی بەرامبەرم دەری بڕمەوە زۆر ڕاستە با بچینە سەر بابەتە تقریبا سیاسی و حکومیەکە لە هەڵبژاردنەکاندا ئافرەتان بە کەمینە بە کۆتایی دەرەچن با بڵێن ئەکرێت تا کۆتایی و ئیتر ئەوەی کەمایەوە بەر ئافرەتێک ئێوە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان چیتان کردو بووی کە ئافرەتانیش وەکو پیاوان
بەپێی با بڵێن گرنگی و دەنگەکانی خۆیان بڕۆنە پێشەوە بۆچی بۆ کۆتایی دابدرێن؟ بەداخەوە ئەمە چەند ساڵانێکە کە ئەم شتە دووبارە دەبێتەوە دایمەن ئەڵێن ئافرەتێک مرۆشە هەبێ بۆ ئەندامی پەرلەمانەڵێن قەیچەکە خۆگەرەوە دەریژ نەچێت بە ناکۆتاکان دەرەچێتەوە بە سەوتێکی کەم دەرەچێتەوە. ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوێکێتی ئافرەتان هەنێ جار من زۆر مناقەشاکەم لەسەر بابەتەکانەڵێن تۆ زۆر مافی خەریکە مافی پیاوە خۆیت وەڵێن ئافرەت وا بێوە من بەڵام ئافرەتیش مافی هەیە بەداخەوە هەنێ جار من ئەمە زۆر پێم ناخۆشە کام شتاڵێم ئێمە خۆمان ئافرەتین بەڵام ئەچین من ناڵم سەوتمەدە بە ڕەگەزی بەرامبەر بەڵام ئەوەنەی کە ئەچین پشگیری لە ڕەگەزی بەرامبەرمانەکەین پێمان خۆش نییە ئافرەتێک بە سەوتێکی زۆرەوە بچێتە ناو پەرلەمانەوە دایمەن هەستەکەم ئافرەت ئەم کێشەی هەیە بەرامبەر بە یەکتری باگوێیان لێمان نەبێڵە ئافرەت بەرامبەر ئافرەت بەخیل بەغیل نییە نا بەغیل نییە من ئەوە ناڵم بەڵام جۆرێک لە ئەمە هەیە ئافرەتان بۆچی وایان پێی ئەوترێ ینی بۆچی ها ئافرەتان وەک پشتیوانی لە یەکتر نابیندرێن چونکە بەسە بۆ نمونەوە نابێت دوو ئافرەت پشتی یەک بگرێ ینی وا ئەبیندرێن کە نام دو ئافرەتار کەسە بخۆی هەوڵایەت بۆچی ئەمەیان دروست کرد واللهی جا ئەمە کەوێتەوە سەر کەسایەتی ئەو کەسە خۆی ئێستا من ئەگەر بێمە سەر شخصی خۆم وڵا ئەوەندە پێ خۆشە ئافرەتێک سەرکە حەزەکەم یەکەم بێ بڵێن ئەوە سەوتی هێناوە دە کورسی بەتەنیا سەوتی هێناوە هەنێک کەسێ خۆی تر سایکۆلۆژیای کەسەکە وایە لە منداڵیەوە حەزەکە شتە باشەکان بۆ خۆی بێ حەزەکە ئەوەندەی باشەکان بۆ خۆی بێ بۆ بەرامبەرەکەی نەبێت منی گەڕمەوە بۆ ئەوە کاتە هیوادارین ئەم جارە لە هەڵبژاردنەکانە واز لێبێن و کاکەگیان ئێمەش دەنگی خۆمان بەهابێن هیوادارین بە هەمومان دوجارێ مەکە کار دەکەین لەسەر بنەمایەک بۆ ئەندامانی پەرلەمان لاوەچێ باگراوندێکی حیزبی و ئەومان نەبێت و حەزکەین بۆ لایەنێک کار بکەین ئەمە بڵێن مناقەشەی لەسەر ناکەین بەڵام دوجاریش با هەوڵ بدەین ئافرەتانمان بە سەوتێکی زۆر باش بڕۆنە ناو پەرلەمانەوە بڵێن ئاها ئێمەش بەڵام نەوەک بەداخۆ پێمان بڵێن ناکۆتاکان هەنێ جار سەوتێکی باشی شەهێنێ بەڵام هەر ناکۆتاکەی ئەدەنێ ئیتر نازام بەداخۆ شتێکی ترە بینم بەتایبەت لە کاتی حملەی هەڵبژاردنەکاندا ینی منەوەم بینیوە ئەوەندەی چایان لەسەرەوەیە کە کەس کاندیدێکی ئافرەت چی کردووە بۆ کوێ ئەچێت چی ینی شتێکی لێ بدۆزنەوە بیکەن بە هەرای سوشیال میدیا ئەوەندە لەگەڵ ئەوە دانین کەمە ئافرەتێکە پێویستە ئێمە پشتیوانی لێ بکەین بۆی بڕاتە پێشەوە کارێ بکات کە سوودی بۆ ئافرەتان ڕێک فعلەن من تەسەورەکەم پەرلەمانیش ڕۆڵێکی کارای هەیە لەوەیە بەداڕشتنەوەی بۆ نمونە یاسایەکە ئیتر ئافرەتان نابێ بە ناکۆتا دەرچن ئافرەتان دەبێت بە سەوتێکی زۆر باش دەرچن حیزبەکان کاتێک کە ئافرەتێک کاندید دەکەن دەبێت فۆکەسێکی زۆر باش لەسەرەوە دانین کە ئافرەتێک دەبێت زۆرترین سەوت بهێنێ نەوەک پیاوێک زۆرترین سەوت بهێنێ خۆ ئێمە لەگەڵەوەشیان هەر کامیکان بهێنێ دوجار هەر ئەندامی پەرلەمانە و بۆ ئەو لایەنە سیاسیە هەژمار دەکرێت بەڵام ئەگەر بۆ ئافرەتێک ئەگەر یاسایەک لەو بارەوە دابدرێت زیاتر کاریگەرتر دەبێت و ڕێکخراوەکانی ئافرەتانیش ڕۆڵێکی بەرچاویان هەیە بە تایبەتی ئافرەتانی ناو پەرلەمان دەتوانن الحاحێکی زۆر لەسەرەوە بکەن جەختێکی زۆر لەسەرەوە بکەنەوە کە دەبێ یاسایەگە بێ ئیتر نابێ ئافرەتانیش تەنیا بڵێن بە ناکۆتا دەرەچن نەخێرانی کەم و کاتاتوانین پرۆژە یاسایەکمان هەبێت کە بەرگری لە ئافرەتان بکات فعلەن ئەوەی تەنها لە شاشەکانەوە بڵێن بەداخەوە ئەوش ڕووداوێکی تری کوشتن بوویان بەداخەوە فلان ڕووداوی تر ڕوویدا یاسایەک هەبێ بۆی کە بەرگری لە ئافرەتان بکات ئەوەندە تونند و تیژی بەرامبەر ئافرەتان نەکرێت ئێستا بەداخەوە لە پەرلەمانی کوردستان لاوچێ کۆمەڵێک پرۆژە یاسا دابدرێت دەبێ ئەمە بۆ ئافرەت بکرێت و دەبێ ئافرەت وا مافی بووە بەڵام ئایا جێبەجێ کراوە جێبەجێ نەکراوە ئەوەندەی ڕێکخراوەکانی ئافرەتان هاتوون کاریان لەسەر کەیسەکانی ئافرەتان کردووە لە ناو پەرلەماندا کاری لەسەر نەکراوە لەبەرەوە بەڵام ئافرەتیشمان هەبوو بە سەوتێکی باش دەرچۆ بۆ پەرلەمان لە ساڵانی پێشودا هیوادار نم ساڵ زۆرترین ڕێژەی ئافرەت دەرچێت زۆرترین سەوت دەهێنن باش تاشان لەگەڵ ئەو قسەیە کاڵێ ئافرەتان نوێی کۆمەڵن و دەکی نێوەکەی تریشی قسەیەکە وا هاتووە
دایکی نیوەی کۆمەڵ و دایکی نیوەکەی ترن بەڕای من تەواوە بەڕای منیش تەواوە ئەو ئەمەش مافێک لە خۆمان نەسەنینەوە بەڕاستی تۆ گەر سەیریشکەی لە ڕووی ئێنەوەنی بەڕاستی ئافرەتان نیوەی کۆمەڵن بەستا بدنیانی چەند پیا هەیە ئەو نشت ئافرەت هەیە ئیتر کەموزیایەک ئەنجانی لەبێ لەبێن نیوانیان و لەگەڵەوە شاد دایکی نیوەین ئەگەر چی نیوەی بابڵین نیوەیان هاوسەرتە نیوەشی دایکتە کەواتە تۆ نەک نیوەی هاوسەرتە نیوەی هاوسەری پیاوەکانن خۆشتن ڕۆژێکی زۆر ئافرەت لە کۆمەڵگای هەیە کاتە پێستانی ئەو مافەوەرگری زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم بوویت کەمڕۆ لەگەڵ مابووی هێوادارم کە سەرکەوتوتر بن پرۆژەی باشتر و کاری باشتر بکەن لە ڕێکخراوەکەتاندا وەک پێشتری ژووتە ماوەیەکی کەمە دەستان پێکردەوە بەڵام هیوای ئەوە خوازیین کە زۆرترین کار و پرۆژەتان هەبێ بۆ ئافرەتان زۆر زۆر سپاستانەکەین سپاس بۆ چاوپێکەوتنەکە و بۆ بەسەرکردنەوەکە ئینشاءالله بەرنامەی زۆر باشمان دەبێت و لە کەناڵی سلێمانی و لە کەناڵەکانی تر یەکەم بەرنامە و کۆتا بەرنامەنای بەرنامەی چاوپێکەوتنی باشتری لەسەر دەکەین و ئەو بەرنامانەشی کە هەمانە زۆربەی لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە دەکرێت ئینشاءالله بە هاوکاری ئێوە بە هاوکاری ڕاگەاندنەکانی تر ئەو بەرنامانەی کە هەمانە بۆ بەدەستێنانی مافەکانی ئافرەتان هەتا ئاخر نقطە شەڕی لەسەر دەکەین ئینشاءالله سەرکەوتوو بن بۆ هیوایان کە بتوانن ئێمەش لەگەڵتانە هاوکار بین و هەر ڕاگەیانێکی دیکەش بەڕاستی بابەتی ئافرەت پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت ڕێکفعلەن بۆ شێوازەیە سپاستانەکەم جارێکی تر دەستخۆشتان زۆر خۆشحاڵ عزیزانی من لە هەرکەیەکەن جارێکی تر ئەواڵێمەوە چەند دروست بن هیواوە خوازم کە پرۆگرامی ئەمڕۆمانجی ڕەزامەندی ئێوە بووبێ سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیا سپاس بۆ گەلەری هێش و بۆ دابینکردنی جلبەرگەکانی ئەمڕۆی من سپاس کە تاسە بینەرمان بوون شاد و بەختەوەر بن. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.